کاتت باش و بەخێربێی بۆوانەی بیرکاری. پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕەسی. لاپەڕەسی ئەو کتێبە لەوانەکانی ڕابردوو باسی ڕاهێنانەکانی 7 هەتا 18م کردیە. لەوانەیەش گەیشتینە ڕاهێنانی 19 نووسرایە ژمارەی نادیار بنووسە. لێرە ژمارەک دیار نییە، ژمارەکەی دەبی بدۆزینەوە ببینینەوە بنووسین. ڕاهێنانی 19 تۆزێک ئاسانترە لەوانی دی، هەر لێرەشی تەڵی دەکەم. بێگومان دەبی بزانین ئەوە خانەی یەکانە، ئەوەش خانەی یەکانە 8. پاشان دەبی بزانین ئەو یەکە خانەی دەیانە، ئەو چوارەش خانەی دەیانە، واتە لێرە دا لێرە چل. کە خانەی یەکان 8 کۆکرایتەوە لەگەر خانەی یەکان لێرە ئەو ژمارەی هەر 8 مایتەوە، یەکسەر دەزانین کە خانەی یەکانی ئەو ژمارەی دەبی سفر بی، کەوایە سفرە، لێرە سفر هەبووە. پاشان کە دەبینین خانەی دەیان یەکە، پاشان لەو لای بوویتە چەند؟ بوویتە 4. لێرە 8 هەر 8 واتە لێرە سفرە، ئەوە ئاسانە. پاشان ئەو یەک لەگەڵ ژمارەک لێرە ڕەنووسەک بوویتە 4. یەک لەگەڵ چ دەبیتە 4؟ لەگەڵ 3. سی کەوا بوو ژمارەکە چیەکە لێرەیە؟ ژمارە سی. ژمارە سی چونکە ئەگەر 18ی کۆ بکەینەوە لەگەڵ سی، دا کۆ دەکەینەوە لەگەڵ سی دەکاتە 40، 8ش کۆ دەکەینەوە لەگەڵ سفر دەکاتە هەر 8. ئێستا زانیمان ژمارەکە چەندەکە لەوەیە، دەنووسین سی. وەڵامەکە سی. پرسیاری 20 ڕاهێنانی 20 37 کەم چ دەکاتە 18. 37 چی لێ بڕوە هێشتا 18 دەمێنێتەوە. شیتەڵکردنەکەی با لێرانە دروستکەم. 37 کەم ژمارەیەک کە نازانین چەندە جارێ دەکاتە 18. ژمارەیەک لێرە هەیە کە ئەو ژمارەی دەردەکەین لە 37 18 دەمێنێتەوە. ئەمن لێرە بێگومان زۆر ڕێ هەیە، بە یەکێک لەو ڕێیانە ئەو 37ەم هینایە یەکم لۆ زیاد کردیە بوویتە 38. لەبەر چ؟ لەبەرەوەی لێرەش 18ەیە، هەتا ئاسان بیلۆم، هەردووچیان 8 بن خانەی یەکان ئاسانە. 37 ئەگەر ئەو 37ەی بینم، ئەو 18ی لێ دەرکەم، ئەو ژمارەی ئێرەم دەست دەکەوی. لەبەر ئەوەی 37ەکەی ئاسان دەکەم دەیکەمە 38 هەتا کە لە 18م دەرکرد، کە گوتم 38 18ی لێ بڕوە ئاسان بیلۆم، ئیشەکە ئاسان بی، چونکە چەند جارەیدا ژمارەی ئاسانە، سفڕیان لەگەڵا. لە کۆکردنەوە و لێ دەرکردن زۆر ئاسانن، ئاسانترن لە ژمارەکانی دی. ئێستا هینام 37 یەکم لەگەڵ کۆ کردەوە کردیە 38. ئێستا ئەو 38ەی لێرە دەینم، 18ی لێ دەردەکەم، 18 دەردەکەم لە 37. تەمەشا کە 8 لەژێر 8 1 لەژێر 3. ئەو 8 هێمای کۆش ئەگەر هێمای ببورن لێدەرکردنە، ئەو هێمایە لێدەرکردن.
سی و هەشت هەژدەی لێ بڕوە لێ دەرکردن کەوابوو ئاوا لێ دەرکردن ئەگەر هەشتی لێ بڕوە سفر دەمێنێتەوە لێرەش سێ یەکی لێ بڕوە یەک دوو دەمێنێتەوە کەوابوو ژمارەکە چەندە کە دەمێنێتەوە پاشەوەی سی و هەشت هەژدەی لێ ڕۆیشت بیستە کەوابوو لێرە دەبی بیست هەبی بەڵام بیست ڕاست نییە لەبەر چ لەبەرەوەی ئەمن یەکەکەم زیاد کردبوو لۆ ئەو سی و هەفتەی سی و هەشت نییە لێرە سی و هەفتە ئەگەر لێرە یەکی زیادم کردبوو لێرە دەبی چ بکەم دەبی لەو بیستەی یەکە کەم کەمەوە لەو بیستەی یەکی لێ دەرکەم بڕوا یەک لە بیستەکەی زۆر ئاسانە یەک بڕوا بیست یەکی لێ بڕوا چەند دەمێنێتەوە نۆزدە بیست یەکی لێ بڕوا نۆزدە دەمێنێتەوە ئەوها بیست یەکەچیش ڕۆیشت ئەو بیستە یەکەچیشی لێ ڕۆیشت کەم بووە نۆزدە دەمێنێتەوە کەوابوو ئەو نۆزدەیە لێرە دادەنێم ژمارەکە چەندە ژمارەکە نۆزدەیە ژمارەکە نۆزدەیە کە ببورن سی و هەفت ئەگەر نۆزدەی لێ ڕۆیشت هەژدا دەمێنێتەوە بەڵام ئەگەر ئاوا لێک دەرکردن بکەم ڕەنگە زەحمەت بی ئاسان نەبی لەبەر هەندێ سی و هەفتەکەم هینا یەکم لۆ زیاد کرد وە سی و هەشت ئەوجە سی و هەشتەکەم هینا ئەو هەژدەم لێ دەرکرد هەتا ئەو ژمارە بمێنێتەوە یەکەم جار ماوە بیست بەڵام بیست ڕاست نییە لێرە یەکم زیاد کردبوو لۆ ئەو سی و هەفتە دەبی یەک لەو بیستەی کەم کەمەوە دەمێنێتەوە نۆزدە نۆزدەی لێرە دەنووسم ئەوجە نازانم ئەو ڕێیە بە خوێندکاری ژیر ڕاستە بێگومان بەڵام ئایا ئاسانە یان ڕێگەی دیکە هەیە ئەوە دەمێنێتەوە سەر ئەوەی گفتوگۆی لەسەر بکەین با بگەڕێینەوە گەیشتینە پرسیاری 21 ڕاهێنانی 21 ڕاهێنانی 21 ژمارەك لێرە هەبووە کەم 23 بوویتە 42 ژمارەك هەبووە 23شی لێ ڕۆیشتە هێشتا 42 مایتەوە هەتا ئەو ژمارەی ببینینەوە ڕێیەکی زۆر ئاسان هەیە ئەویش ئەوەیە ئەوە خانەی یەکانە ئەو سێە ئەو دووەش خانەی یەکانە ئەگەر ئەو سێ و ئەو دووەی کۆ بکەینەوە خانەی یەکانی ئەو ژمارەی دەردەچی سێ کۆ سەرنج بدە کۆ لێرە ڕاستە کەمە بەس لێرە کۆی دەبی بکەینەوە سێ کۆ دوو دەکاتە چ دەکاتە پێنج کەواتە لێرە پێنجێ لە خانەی یەکان دەنووسین پێنج پاشان دوو کۆ چار یان 20 کۆ چل دوو کۆ چار یان 20 کۆ چل دەکاتە ئەگەر برێن 20 کۆ چل دەبی برێن دەکاتە 60 ئەگەر بڵین دوو کۆ چوار دەبی بڵین دەکاتە 6 کاتە ئەو ژمارەی لێرە بوو 65 وەڵامەکە چییە 65 چونکە 65 23 لێ بڕوە 42 دەمێنێتەوە دەڵێن 5 سێ لێ بڕوە دەکاتە 2 6 دووی لێ بڕوە دەکاتە 4 ئەوەش تەواو بوو ئێستا گەیشتینە چ بەکارهێنانی پێدراوەکان واتە هەندێک زانیاری هەیە پێمان دراوە دەبی بەکاریان بینین خشتەی بەرامبەر بەکاربهێنە بۆ شیکارکردنی پرسیارەکانی 22 هەتا 24 پرسیاری 22 خشتێک لێرە هەیە بێگومان ئەگەر تەمەشای خشتەکەی کەین دەربارەی درێژی
گیاندارە ئاویەکانە، گیاندار یان گیاندار لە ستونی لای ڕاست باسی گیاندارەکان نووسرایە ناویان، لە ستونی لای چەپ درێژیەکەیان نووسرایە. یەکەم گیاندار کە درێژترینیانە نەهەنگی شین، درێژیەکەی 34 مەترە. قڕشی نەهەنگ درێژیەکەی 18 مەترە. تیمساحی دەریایی ئاسیا 10 مەترە. حەباری ئەتلەسی گەورە 6 مەترە. قرژاڵی جاڵجاڵۆکەی یابان 3 مەترە. واتە ئەوە خشتەیە زانیاری لە ناوە پێدراوە دەبی بەکاربێنین لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکان. ڕەنگە کات هەبی یەک پرسیارشی تەڵکەین، ئەوانی دیش دەهێڵینەوە بۆ وانەی داهاتوو. ئەو پرسیاری 22 ئەو گیاندارە کامەیە کە درێژیەکەی نزیکەی 20 مەترە، نزیکەی لە 20 مەتر نزیکە. ئەگەر تەمەشای نەهەنگی شین بکەین 34 مەتر نزیک نییە لە 20، نزیکە لە 30. گەر تەمەشای تیمساحی دەریایی بکەین 10 مەتر دەیە، نزیک نییە لە هیچ، هەر بەخۆی دەیە. ئەگەر تەماشای حەباری ئەتلەسی بکەین 6 نزیکە لە 10 و قرژاڵی جاڵجاڵۆکەیش نزیک نییە لە 20. کامەیان نزیکە لە 20؟ 18. قڕشی نەهەنگ نزیکە لە 20. وەڵامەکەت دەبیت چبی نابی بڵێ 18 هەڵەیە، چونکە دەڵێ کام گیاندار یان گیان لەبەر. وەڵامەکەت دەبی بنووسی قڕشی نەهەنگ. وەڵامەکەت بە نووسین دەبی بنووسی ئەو، چونکە پرسیارەکە دەڵێ ئەو گیاندارە کامەیە، ناڵێ درێژیەکەی چەندە، کامە درێژی، لەبەرەوەی دەبی بنووسی قڕشی نەهەنگ. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتە وانەی داهاتوو هەر بژی.